ئێمە چەند وەفدێکمان بەڕێگاوە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی جیاجیا کۆبوونەوەی یەکەم لە لایەن کە پێی دەوترێت کۆبوونەوەی شەژمانگانەی سۆشیالیزم ئەنتەرناسیۆنال کە جەنابی مامجەلال پێش وەفاتکردنی سەرۆکی فەخری ماوەیەکی دوور و درێژی ئەنجامی جێگیری سەرۆکی ئەم ڕێکخراوە بوو. کۆبوونەوەی دووەم کۆبوونەوەی پارتە سۆسیالیستەکانی ئەوروپا بوو بە ئامادەبوونی ئەندامانی بۆردی هاوپەیمانی پێشکەوتوخواست لە لیسبۆنا لە پایتەختی پۆرتوغال بوو. کۆبوونەوەی سێیەم کۆبوونەوەی پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا بوو کە ڕئیس جمهور و وەزیری دەرەوەی ئەڵمانی ئەوانە و ئەو سێ کۆبوونەوەی زۆر گرنگ بوو، زۆر پیرۆزیەوە باسی ڕۆلی مامجەلال کرا لە بواری ئاشتی دیموکراسی و خەبات لە پێناوی پاراستنی مافی مرۆڤ و لە هەمان کاتدا نەقش و دەوری مامجەلال لە ڕزگارکردنی عێراق لە دەستی ڕژێمی سەدام حوسێن و دامەزراندنی حکوومەتێک لە عێراق. هەموو لایەک تاکیدیان لەسەر ئەوە کردەوە پەیوەندی خۆشی نێوان تورکیا، ئێران، عێراق تەنها لەو کاتەیە ئەگەر دژایەتی کورد لە گۆڕێدا بێت.